ئەوەی کە زۆر گرنگە بە تایبەت پارتی دموکراتی کوردستان کە ئێستا باسی لێواکە دەوترێت پرسی لامەرکەزیەت مەترسی هەیە بۆ سەر قوارەی هەرێم. ئایا بەڕاستی وایە؟ ئەوەی تا ئێستا هەیە وەگوتم لامەرکەزیەتێکی کارژێڕیە و وەگوتم لامەرکەزیەتی کارژێڕی بەڕاستی شەرمە هەر باسیشی بکرێ وایە حکوومەتی هەرێم لە 92-93ەوە بۆ خۆی ئیشی بۆ کردە ئەزانی چۆن شەرمە ئێستا لەم سەردەمە باسی ئاو کارەبا بکەین کە لە زۆر وڵاتان ئەگەر پێیان بڵێ لەوانەیە هەر تەسەووری ناگەڵێن چۆ خۆپشاندان چۆنەکرێ بۆ ئاو کارەباوە نییە لەبەرەوە لامەرکەزیەتیش بەڕاستی شتێکی وایە ینی شتێکە ئەبێت نخبەی دەسەڵاتدار و فەرمانڕەوا یعنی ئەبێت قەناعەتیان بە تایبەتی ئەمانە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانیەوە هاتوون لەبەرەوە خوێنێکی زۆر و ئەوەی کە دایم باسەکرێ و چیرۆک حکومەتانی کە جێڕێتەوە لەبەرەوە بۆ ئەوەی تۆ وەڵام بە خواست و داواکارەکانی هاوڵاتیان بکەیتەوە لامەرکەزێتی گارجاری لانی کەمی پێداویستی مرۆڤی ئەمەوە مرۆڤی ئەمە شایستە بەوەیە کە ژیانێک بژی کە خۆی دەستی تیا هەبێ خۆی بەشداری تاکە نەکو کەسێک و دەکەس لەجاتی هەمومان کەواتە مەترسی نییە بۆ سەر قوارەی هەرێم بە هیچ شێوەیەک بە پێچەوانەوە من پێم ئەو مەرکەزێتی ئێستا هەیە مەترسیە بۆ سەر قوارەی هەرێم کەوتە ئەو مەرکەزێتە جۆرێک لە شعورێکی دروست کردووە هەستێکی دروست کردە بۆی کە هەندێک لە ناوچەکان هەست بە پەرایوەزکردنەکەن هەست دەکەن بەوەی کە قەزای ناوەندی هەولێر لەسەر حسابی یەکە کارجێڕەکانی تر خۆی گەورە کردووە خۆی قەبە کردووە لەبەرەوە مەسەلا هەندێک لە ناوچەکان لەلاەن هاوڵاتیانی شوێنێ و ڕاپرسانی کە ئێمە کوردمانە بەڕاستی ئەمە قسەی نخبەی سیاسی وڵا هەر حەزم کرد باسی ئەوەشکە و ڕاپرسیانەی کە لە هەولێر و دۆکۆ و ناوچانە کردوتانە چۆن دەرچوون لەسەر و سەدا هەشتا باز لەواکە کە لامەرکەزێتیەوێ بەڕاستی کە لامەرکەزێت پەیوەندی ڕاستەخۆ بە ژیانی هاوڵاتیەوە هەیە ینی هەر کەسێک پێی بڵێ لامەرکەزی ئەوەیە کە تۆ کاروبارەکانت لە شوێنی نیشتەجێبوونت بێ مەسەلا قایم قامەکە و پارێزگاکە خۆت هەڵی ببژێری بودجەیەک هەبێ سنووری کە کارجێڕەکەت ئەم بودجەیە ئێوە دەستان هەبێت لەوەی چۆن سەرف بکرێت لە دوایە خۆشت بتانی لێ بپرسی توانێ بەوەی کە بودجێ چۆن سەرکراوە کەس بە من هەڵێ نامێوێ خراپە تەنان لە دووەکشا دڵنیام وایە لە بەردەڕەشی جوایە لە زاخۆش وایە لە شەقلاوە وایە لە سۆران وایە لە چۆمان لە هەموو قەزا و ناحەکان وایە ئەو قەزایانەی ئەو ڕاپرسی کە کردمان ئەو قەزانەی کە دوورن لە قەزای ناوەندی هەولێرەوە دادوبێدانیانە لەسەر دەست مرکزیت بەڵام قەزای ناوەندی هەولێر لەبەرەوەی هەموو وەزارەتەکان ینی بۆ خۆی قەزای ناوەندی هەولێر بۆتە لامەرکەزی بۆ لەبەرەوەی هەموو دەسەڵاتەکانی هەیە ینی لەویە ینی هاوڵاتێک لە قەزای ناوەندی هەولێرە مەسەلە بە تەکسیەکە توانێت بۆ هەر وەزارەتێک بێ بچێت بەڵام تۆ لە چۆمان و لە سۆرانەوە چۆنەگەیتە قەزای ناوەندی هەولێرەوە نیە بێت چەند سەد کیلۆمەترێک ببڕی لە کۆیەوە چۆنەگەی لە کەلارەوە چۆنەگەیت بەڵە هەر ئەزانی چۆنە حکوومەت دەستی ناگاتە هەموو بندەکان ینی وەزیرێگە هێنین خەڵکی دۆهاکە ئەی بینە هەولێر باشە ئەم وەزیرە چی ئەزانێت لەباری کەلارەوانێ پێچوانەیەکێنەوە وەزیرێک هێنین خەڵکی هەڵەبجەیە ئەی بینە هەولێر ئەم وەزیرە چی ئەزانێت لەبارەی زاخۆ و بەردەڕەش و ئاکرێ و ئامێدووەمانە نایزانێ ینی لەبەرەوە تۆ بێ چی بکەی ئەبێت دەسەڵات بدەی بە بکەرە خۆجێیەکانی ئەو شوێنانە ئەوان ئەزانن کە پێداویستی شوێنەکان چییە تەبیعەتی خەڵکەکە چۆنە میزازی خەڵکەکە چۆنە چیان بەلاوە گرنگە مزگەوتیان زیاتر بەلاوە گرنگە خستخانیان بەلاوە گرنگە قوتابخانیان بەلاوە گرنگە چیان پێویستە وەنیە پردیانەوێ ئەو خەڵکە خۆی ئەبێ من هەر نقطەیەکت بۆ جەرمەوە لە یەکێک لە کابینەکانە لە گەرمیان هەمومان نەزانین گەرمترین شوێنە لە کوردستانە کەچی بە فرماڵیان بۆ دەرچوو لەلایەن حکوومەتی ناوەندەوە بە هیچ کلۆجێک گەرمیان بەفریتیان نابارێ بۆچی لەبەرەوەی کە ئەم وەزیرە نازانێت گەرمیان چییە بەڕاستی هەتا تەقس و ئاوهەوای گەرمیانیش نازانێت چیە بەڵام خەڵکێکی گەرمیان کە تۆ بیکەی بە ئێستاکە ئیداری سەربەخۆمانەیە تۆ مەسەلا ئەگەر قایمقامبی ئەگەر هەر پۆستێکە دەبێت ئەزانێت دووە پرس بە خەڵکەکە خەڵکە ئەزانێت چی ناوێ ئەوشتانە بۆیە ئەمە چۆڵە سونەتی حیاتە ئەمە پێداویستیە کە مرۆڤایەتی پێی گەیشتووە بە چەندین سەدا لە دوای ئەوەی کە
مرکزیت نەیتوانی وەڵام دەرەوە بێت بۆیە هاتۆ بیری لەوە کردێتەوە کە ئەو دەسەڵاتانە پێویستە دابش بکرێ ئەو مرکزە تۆخەی کە هەیە لە پایتەختەکانان پێویستە کاڵ بکرێتەوانێ و مرکزەکان خەریکی دانانی پلانی استراتیژی وە چاودێری بن.